ئێرە بازاڕی پەلەوەر و ئاژەڵانە لە شاری کەرکووک لە چەندین پارێزگای عێراق و وڵاتانی هەرێم و جیهانیشەوە چەندین جۆری ئاژەڵی جیاواز یان خود بڵێن پەلەوەری جیاواز دەهێنرێت بۆ ئەم ناوچەیە بۆ فرۆشتن و ساخکردنەوەی. ئەوەی کە معلوماتێ ئەو باڵندانەی کە لە جنوبەوەیەن عادەتەن تامیان خۆشترە لەبەر ئەوەی ئەوان ئاویان سوێرە ئەم گۆشتە بەم گۆشتە تامێکی سوێری خۆی ئەگرێت. بەڵێ ئەم باڵندەکانی جنوب خۆشترە بەڵام ئەمانەی کە لای خۆشمان هەیە تەواو سروشتین. بەس خاستە قازی لادێ لەگەڵ گۆشتی کاوەڕا من قازەکەم پێ باشتر لە گۆشتی کاوەڕەکە. لەم بازاڕەدا چەندین جۆری پەلەوەر و ئاژەڵی کێوی بەدی دەکرێت. خواست لەسەر هەندێکیان تەنها لە بەرجوانیەکەی و خولیای ڕاگرتنیان هەیە، بەشێکیشیان بۆ خواردن و لەزەت لە گۆشتەکەی دەکەن، ئەوەشیان بە پێی وەرز دەگۆڕێت. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکووک